الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة نساء جيشتنا آيات الصوت شواردا لا بارنوتو حوت باش خوانوي آياتكان دزدكين بتفسير كردنيان. أعوذ بالله من الشيطان الرجيم. لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا. إن يدعون من دونه إلا إناثا وإن يدعوهم إلا شيطانا مريدا. لعنه الله وقال لأتخذن من عبادك نصيبا مفروضا ولأضلنهم ولأمنينهم ولآمرنهم فليبتكن آذان الأنعام ولآمرنهم فليغيرن خلق الله. ومن يتخذ الشيطان وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا. يعدهم ويمنيهم وما يعدهم الشيطان إلا غرورا. أولئك مأواهم جهنم ولا يجدون عنها محيصا. لا تفسير سورة النساء جيشتنا آيات صوت شواردا كأو دعاء تشهر تواوكري بابدا كيف يشون كقتمان لآياتكاني دي كدا خواي قورا باسي حدثك ڕووداوێکی کرد کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕووی دابوو و تێیدا چارەسەر و عیلاجی دانابوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئینسان کاتێک کە گوناهێک دەکا کە تاوانێک دەکا گوتمان چاکترین شت ئەوەی ئینسان ئیعتراف بە گوناهەکەی خۆی کات خۆی بە تاوانبار بزانێت و تەوبەی لێ بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. هەر کاتێک ئینسان ویستی گوناهەکە و دان بە گوناهەکەشی دانێنێ یا سوور بێ لەسەر گوناهەکەی یان بیەوێ گوناهەکەی بە مل کەسێکی دیکە دابێنێ بێگومان ئەوە بۆ خۆی دەبێتە کەسێکی ناپاک و خائین لە خۆی و هەر کەسێکیش بیەوێت بەرگری لە کەسی تاوانبار بکە بە بێگومانی ئەو کەسەش هەر بە ناپاک حساب دەکرێت و دەبێتە شەریکی ئەو کەسەی کە گوناهەکەی کردووە. بۆیە ئەوەی لە ئاەتەکانی دیکە فێری بووین ئەوەیە کە هەر کاتێک دیتمان کەسێکی ئیماندار گوناهێکی کرد هەڵەیەکی کرد لە جیاتی ئەوەی لە هەڵەکەدا پشتگیری بکەین لە جیاتی ئەوەی هانی دەین لەسەر گوناهەکە بمێنێتەوە دەبێت دەستی بگرین نێڵین گوناهەکە بکە ئامۆژگاری کەین و سەرزەنشتی کەین بۆی لە گوناهەکە واز بێنێت و پەشیمان ببێتەوە و بگەڕێتەوە لای خوای پەروەردگار. چونکە دڵسۆزی بۆ ئینسانی ئیماندار ئەوەیە کە نەهێڵی گوناهەکەی بکە نەک لەسەر گوناه پشتگیری بکەی و دیفاعی لێ بکەی. ئەگەر کەسێکت خۆش بووێت و دڵسۆز بی بۆ کەسێک کە گوناهی کرد هەنگاوی یەکەم دەبێ دەستی بگری نێڵی گوناهەکە بکە، پاشان ئامۆژگاری کەی ئیعتراف بە گوناهەکەی کە، پاشان
ڕێنماییکەی کە داوای لێ خۆشببوون بکە بۆ ئەوەی بە پاکی و بە خاوێنی بچێتەوە لای خوای پەروەردگار چونکە ئەگەر ئەتۆ پشگیریت کرد و تەئیدت کرد وای لێدێ کەسەکە لەسەر هەڵەکەی خۆی بەردەوام بێت و تەوبە نەکات و پەشیمان نەبێتەوە جا لەو بەسەرهاتەی جاری ڕابرد و باسمان کرد کە گوتمان پیاوێکی ئیماندار دزی کرده بوو دواتر ویستیشی بیخاتە پاڵ کەسێکی جوولەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وابوو کەسە ئیماندارەکە ڕاز دەکا لەبەر ئەوەی کۆمەڵێک لە خزم و کەسەکانی خۆی شاهیدیان بۆ دەدا و دیفاعیان لێ دەکرد بەڵام خوای گەورە تەبعاً بە ناردنە خوارەوەی ئەو کۆمەڵە ئاەتە پێغەمبەری ئاگادار کردەوە صلی الله عليه وسلم کە کەسە ئیماندارەکە ناپاکیەکەی کردووە و خیانەتەکەی کردووە نهێڵی ئەتۆ ببیە بەرگریکار لەو کەسە خائینە و ڕێگا بەو کەسانەش مەدە کە دیفاعی لێ دەکەن و فعلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەدالەت و دادگەری خوای جێبەجێ کرد بەسەر ئیماندارەکەدا لە بەرامبەر کەسێکی جوولەکەشدا جا لەو ئاەتەشدا خوای گەورە باس فێرمان دەکات کە یاسایەکی دیکە جێبەجێکەین خوا دەفەرمێت لا خەیڕە فی کەثیر من نەجواهم لا خەیڕە یعنی هیچ چاکەیەک نییە فی کەثیر لە زۆرینەی زۆری من نەجواهم ئەو قسانەی کە خەڵکی بە چرپە و بەنهێنی بەگوێ یەکتریدا دەچرپێنن قسە بەگوێ یەکتریدا چرپاندن و قسە بەنهێنیکردن بە تایبەتی لە کاتێکدا کە لە مەجلیسێکدای خەڵکی زیاتری لێ و خەڵکی زۆری لێیە دوو کەس بەیەکەوە بچرپێنن بە گوێی یەکتریدا سێ کەس بەیەکەوە مەجلیس جیاکەنەوە بەنهێنی قسە بکەن ئەگەر قسەی باشیش بکەن هێندێک جار دەبێتە هۆکاری ئەوەی کە دەوروبەرەکە گومانی خراپت پێ ببن بۆیە ئەو کاتانەکە ئینسان لە مەجلیس دادەنیشێت و خەڵکی دیکەی لەگەڵا هەتا بکرێ ئینسان بە شێوازێ قسە بکە هەموو مەجلیسەکە گوێیان لێبێت یان کاتێک لە مەجلیس دادەنیشی مەجلیسەکە یەک مەجلیس بێ باشە نەک هەردوو دوو بەیەکەوە سەریان بەیەکەوە نێن و بە گوێ یەکتریدا بچرپێنن چونکە ئەوە دەبێتە هۆی دڵ ڕەنجاندنی ئەو کەسەی کە لە تەنیشتە و نازانی دەڵێ چی زۆر جار لەوانەیە مەدحی ئەو کەسەی بکەی کە لە مەجلیسەکەیدایە بەڵام کەسەکە لەوانەیە بە غەیبەت تێی بکە ئەتۆ لەوانەیە لەگەڵ تەنیشتەکەت باسی ئەو کەسەی هەر نەکەی ناوی هەر کەسەکەی هەر نێنی بەڵام لەبەرەوەی جیات کردوتەوە لە خۆی شتێکی لە دڵدا دروست دەبێت بۆیە لە قاعدەی گشتیدا چرپە چرپ و سرتە سرت و قسە بە گوێکتریدا چرپاندن لە مەجلیسدا فەرمان و ئەمری شەیطانەوەی لە سوورەتی مجادلەدا خوا باسی دەکا و زۆرتریش بۆچی وا دەکا شەیطان واد لێ دەکا حەزت لێبێ خەڵک بە چرپە قسەت بۆ بکایاتەوە بە چرپە قسە بۆ خەڵکی بکەی بۆی دڵی کەسی بەرامبەرەکەت بڕەنجێت و دڵی ناڕەحەت بێت چونکە گەورەترین ئامانجی شەیطان گەورەترین ئیشی شەیطان ئەوەی کە دەستخۆشی لە جوندیەکانی دەکا دەڵێن زۆرتر ئەو جوندیانەی کە دەستنەوە لای ئیبلیسی ئەوەی کە توانی بێتی دوو کەس لە یەکتر عاجزکە دوو کەس لە یەکتری دوور خاتەوە دوو کەس ڕقیان لە یەکتری بێ لە هەمووان زیاتر دەستخۆشیان لێ دەکا بۆیە چرپە چرپ و سرتە سرت بە شێوەیەکی گشتی تەبەن خوای گەورە قەدەغەی کردووە ئللا بۆ هێندێک شت خوای گەورە ڕێیداوە گەر سەیری ئاەتەکەی کەین دەفەرمێت لا خەیڕ یعنی هەرچی خێر بێ هەرچی چاکە بێ نییە فی کەثیرین لە زۆرینەی زۆری من نەجواهم ئەو قسانەی کە ئەوان بە چرپە و بەنهێنی بە گوێ یەکتریدا دایان چرپاند ئللا تەنها قسەیەک بەنهێنی دروستە تەنها قسەیەک بە چرپە دروستە کە من ئەمەڕە بیسەدەقەتین کەسێک بە چرپە و بەنهێنی فەرمان بە کەسێککە کە سەدەقەیەکە کە خێرکە لە مەجلیسێکدا کەسێکی لێ دەتەوێت ئەو کەسە خێر بکە بە نهێنی بە گوێیدا بچرپێنی پێی بڵێ ئەوەندە پارەیە بکە بە خێر بە نمونە ڕێگە پێدراوە لەبەر دوو هۆکار یەکەم ئەگەر بە قسەی نەکردی بۆی تەرق نەبێتەوە تۆ ئەگەر بە ئاشکرا پێی بڵێ کەسەکە یا خێرەکەی ناکە یا دەیکا و بەڵام لە ڕوودا دەمێنێ هیچ خێرێکی ناگاتێ وایە یان زۆر جار ئەگەر کردی تووشی ڕیایی دەبێ بۆ ئەوەی کەسەکە خێرکەرەکە لە ڕیا پارێزراو بێ یان ئیحراز نەبێت و ناچار نەبێ دروستە بە نهێنی فەرمان بە خەڵکی بکەیت بە چرپە بە خەڵکی بڵێ خەڵکینا فڵان شتە بکە بەخێر
فلان ماڵی خۆت بکە بە سەدەقە یان فلان کەس پێویستی بە دەستگرتنی تۆیە بە پارەی تۆیە بە هاوکاری تۆیە ئەوەیان جایزە و ڕێگە پێدراوە ئەوە یەک ئەو معروفین یان فەرمان بە کەسێککەی بە چاکە کەسێک لە مەجلیسەکەیدا پێویستە ئامۆژگاریکەی چاکتر وایە ئامۆژگاریەکەت بە ئاشکرا بێ یا بەنهێنی بێ بێگومان ئامۆژگاریکردن بەنهێنی بێ باشترە ئەوەشیان لەو حاڵەتەشدا ڕێگە پێدراوە بۆ ئەوی کەسەکە تەریق نەبێتەوە بۆی کەسەکە لە پێشچاوی خەڵکی نشکێتەوە بۆی تووشی عینادی نەبێ ئەگەر ویستت فەرمانی چاکەیەک بە کەسێککەی یان بتەوێ بە نمونە هەڵەیەکی تێدایە بتەوێت هەڵەکەی بۆ ڕاستکەیەوە ینی نسحەتێکی کەی و ئامۆژگاریەکەی بۆی هەڵەکەی دووبارە نکاتەوە چاکتر وایە لەو حاڵەتەدا بەچرپە و بەنهێنی بەگوێیدا بچرپێنی بڵێ فلان کەس ئەو کارە باشە بیکە یان فلان کارت کرد فلان قسەیەکت خراپ بوو تەوبەی لێ بکە و لی پەشیمان بۆ بۆی تەریق نەبێتەوە ئەوەش ڕێگە پێدراوە ئەو ئیسلاحن بین الناس یان بەچرپە و بەنهێنی هەوڵی ئاشتکردنەوەی نێوانی خەڵکی بدەیت دوو کەس بینیان ناخۆشە بە نمونە یەکێک لەو کەسانەی کە تەڕەفی ناکۆچیەکەی لە تەنیشتۆ دانیشتووە وایە پێویست ناکە بە ئاشکرا لە مەجلیسەکەیدا بڵێ فلان کەس بۆ قسە لەگەڵ فلان کەسی ناکەی بۆ کێشت لەگەڵ فلان کەسیدا هەیە لەو حاڵەتەشدا ڕێگە پێدراوە بە چرپە پێی بڵێ فلان کەس بۆ دەنگت لەگەڵ فلان کەسی نییە بە نمونە لەگەڵ فلان کەسی ئاش ببەوە یان ئەگەر لەگەڵ فلان کەسی ئاش نەبیەوە گوناهەکەی ئەوەیە و تاوانەکەی ئەوەیە و عقوبەکەی ئەوەیە و سزاکەی ئەوەیە لەو سێ حاڵەتەدا کاتێک فەرمان بە خەڵکی دەکەی سەدەقە و خێر بکەن بەنهێنی پێیان بڵێ لە مەجلیسدا دروستە ئەوە یەک فەرمانکردن بە چاکە بە هەردوو بارەکەی فەرمانی پێ بکەیت چاکە بکە یا خراپە نەکە و هەروەها بتەوێ ئاشتی کێوە لەگەڵ کەسێکدا یا ئاشتەوایی دروستکەی لە بینی خەڵکیدا لەبەرەوەی سێ کاری زۆر باش و زۆر چاکن لە نهێنیشدا بیکەی خوای پەروەردگار ڕێگای پێداوە لە غەیری ئەو سێ حاڵەتە کاتێک لە مەجلیسدای واجبە لەسەرت پابند بی بە مەجلیسەکە کە یەکێ قسەی کرد گوێی لێ بگری گوێی لێ بگری نەک بۆ خۆت مەشغوڵکەی و خۆت سەرقاڵکەی چونکە لە خۆتەوە تەماشاکە کاتێک بۆ مەجلیسێ قسان دەکەی بەڵام کەس گوێت لێ ناگرێت چەند قورس و ناخۆشە ئەوە یەک ئەو جار ئەگەر دیسان یا ئەوە و ئەگەر بۆ خۆشت بووی تەمان لەگەڵ بەرە تەنیشتەکەت چرپە چرپ و سرتە سرت مەکە کە قسەت کرد بەدەن قسا بکە بۆی هەموو ئەوانەی لە مەجلیسەکەیدا دانیشتون گوێیان لێ دەبێت بۆیە لە مەجلیسدا ئینسان کە قسەکەر بوو دەبێت بەدەن قسانکە بە قووەت قسانکەی هەموو خەڵک گوێی لێ دەبێت و ئەگەر قسەیان کرد مەفروزە خۆت مەشغوڵ نەکەی خۆت سەرقاڵ نەکەی و هەتا بکرێ ئەدەبی گفتوگۆ و مەجلیس و دانیشتن ئەوەی ئینسان سەرنجی ئەو کەسەیدا کە قسەکان دەکات ئەگەر مەجلیسی ئاعتیادی و تەبیعیش بن کە بەداخەوە مەجلیس و دانیشتنەکانی ئێمە زۆر زۆر بێسەرە و بەرەنە بەڕاستی جاری وایە 5 کەس و 6 کەسن بەیەکەوە هەردوو دوو جاهندێک جار یەک کەس بە تاقی تەنێ دەمێنێتەوە کەس قسەی لەگەڵ ناکە هەتا مەجلیسەکە یان کە لە کۆڕ و کۆبوونەوەیەکی گشتیدا کۆ دەبینەوە عادەتەن لە زیاتی ئەوەی مەجلیسەکەی بکەین بەیەک مەجلیس زۆرتر ئەوانەی کە هەموو شەبەیەکەونە لە تەنیژێکدا دەنیشن بەیەکەوەش گفتوگۆ دەکەن و قسە دەکەن کە ئەوەش حاڵەتێکی دیکەی سلبیە بەڕاستی ئینسان کە دەچێتە ناو کۆمەڵێک خەڵک چاکتر وایە ئەگەر تووشی قسەکردنێش بی پسیەکن کەسێک کەمتر دیوە کە کەمتر دەیبینی کە بۆی ئەگەر محبەت و خۆشەویستیەک هەبێ زیاتر بێ ئەگەر نەبێت دروست بێ ئەگەر نەناسی بێ بیناسی ئەو کەسەی هەموو دەمێت لەگەڵدا و لە هەموو شەبەیەکەوەنە زۆر گرنگ نییە بەڕاستی چونکە هەموو کاتێکی مەجالی قسەکردن و گفتوگۆت هەر هەیە بەڵام خۆ مەرزی ئینسان قسەی خراپیش بکا بەڕاستی بەڵام ئەو چرپە چرپ و سرتە سرتە حاڵەتێکی دەرونی و نەفسی بۆ ئینسان دروست دەکا لە مەجلیسێکی با 6-7 کەسی لێ بن بە نمونە ئەتۆ یەک کەسەکە بەکە بەتەنێ ماویێتەوە کەس قسە لەگەڵ ناکە یان دوو کەس لە مەجلیسەکەیدا بەتەنێ بەیەکەوە قسان دەکەن و حساب بۆ کەس ناکەن چەندە پێی ناڕەحاتی چەندە پێی قەڵسی ئەگەر ئێمەش بووینە قسەکەرەکە و خەڵک تەماشای ئێمە کرد ئێمەی کرد بە هەمان شێوە پێی قەڵسن بۆیە خوا دەفەرمێت لا حەولا لە زمانی عەرەبیدا پێدەوترێت لا نافیە لیلجنس بەهێزترین زۆری نەفیە یعنی هەرچی چاکە و خێر و باشە هەبێ لە زۆرینەی زۆری ناڵێ لە هیچ هەندێک چرپە و نهێنی هەنە
جای کردوونەتەوە غەیری ئەو سەیانە لا خەیڕە فی کەثیرین من نەجواهم هیچ خێرێک هیچ چاکەیەک هیچ باشیەک لە زۆرینەی زۆری ئەو قسانەدانیە کە ئەوان بەنهێنی و بەچرپە بەگوێی یەکتری دادەدەن ئللا من ئەمەڕە بسەدەقەتین مەگەر کەسێک بەچرپە و بەنهێنی فەرمان بکا بە چاکە ئەوە بە خێرکردن عفو بە سەدەقەکردن ئەو معروفین یا فەرمان بکا بە خەڵکی کە چاکە بکەن و لە گوناه دوورکەونەوە ئەو ئیصلاحین بین الناس یان هەوڵی ئاشتەوایی بدا بە چرپە و بەنهێنی لە بینی خەڵکیدا خوا دەفەرمێ وەمەن یەفعل ذلك هەر کەسێک ئەو کارە بکە کام کارە فەرمان بە خەڵکی بکا بۆی سەدەقەی بکەن بەنهێنی بە خەڵکی بڵێ خەڵکیدا خێری بکەن و چاکەی بکەن بەنهێنی بە خەڵکی بڵێ چاکە بکەن و ئامۆژگاریان کەی بەنهێنی ئاشتەوایی دروستکەی لە بینی خەڵکیدا ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارە بکە ئەو کارە بکە یعنی چاکەی بە خەڵکی بکە خێری بە خەڵکی بکە ئامۆژگاری خەڵکی بکات و خەڵکی ئاشکاتەوە ابتغاء مرضات الله بەڵام لەبەرچی لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا هیچ مەبەستێکی دیکەت نەبێ ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارە بکە یعنی بەچرپە و بەنهێنی ئەو سێ ئیشانە بکە بەڵام لەبەرچی بیکە ابتغاء مرضات الله لە پێناوی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا دەفەرمێتی فەسەوف لەمە دووە نؤتیه بە دڵنیاییەوە پێی دەدەین ئەجڕەن عەظیمە پاداشتێکی زۆر گەورە وازەحە هەر کەسێک ئەو کارە بکە بەڵام نیەتی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بێ نافەرمێ فەسە نؤتیه دوایە پێی دەدەین دەفەرمێ فەسەوفە نؤتیه لەمە دوا پێی دەدەین ئەو لەمە دوایە کوێیە قیامەت ئاگادار بن لە قیامەتدا پێی دەدەین پێی دەبەخشین ئەجڕەن عەظیمە پاداشتێکی زۆر گەورە لەسەر تەفسیری ئەو ئاەتەش عولەما دەفەرمون ئەگەر چاکەیەکت کرد جارێ لە نیەتی خۆتدا دەبێت تەنها و تەنها ئامانجدەوە بێ خوا لێت ڕازی بێ ئەوە یەک دووهەم دەبێت چاوەڕێ نەبی نەک خەڵک هیچت بۆ بکە چاوەڕێ مەبە لە دنیادا خوای گەورە لە بەرامبەر ئەو چاکەیەدا لە دنیاشدا هیچت بۆ بکاتەوە چونکە ئەگەر لە بەرامبەر چاکەدا خوا چاکەی بۆ کردیەوە ئەتۆ بەشێک لە پاداشتی چاکەکەی خۆت وەرگرتوتەوە ئەگەر شتەکە شتێکی دنیایی بێگومان تەبان ئەجرەکە دەبێتە ئەجرێکی کاتی بۆیە عادەتی خوای وایە ها بە زۆری ئەگەر کەسێکی بێ باوەڕ چاکە دەکا خێر دەکا سەدەقە دەکا یان کردداری باشەی هەنا لە دنیادا زۆر جار خوا چاکەی بۆ دەکاتەوە بەڵام بۆ کەسی ئیماندار ئەوەی کە خوا خۆشی دەوێ یاسای خوای گەورە بە زۆری وایە ها کە چاکە دەکەی لە دنیادا بەرهەمی چاکەکەی خۆت نابینی بۆی خوای گەورە لە قیامەتێ ئەجری کامل پاداشتی کامل خێری تەواوت بۆ بنووسێ بۆیە عادەتەن ئەگەر چاکەکار بووی و لە دنیادا بەرهەمی چاکەی خۆت نەدی ئەگەر لە نیەتی خۆت ئەمین بی دڵت خۆشتر بێ چونکە خواکە لە دنیادا پێی نەداوی دڵنیا بە ئەوەی دنیای بە شایانی تۆ نەزانیوە خوای گەورە پاداشتەکەی بۆ هەڵگرتووی بۆ قیامەتێ بۆیە ئینسانێک کە ئیمانی هەر نەبێ یان ئینسانێک کە ئیمانی لاواز بێت و ئیخلاس و دڵسۆزی زۆر تێدا نەبێ زۆر جار کە چاکە دەکات لە دنیادا لەوانەیە خوا چاکەی لەگەڵ بکاتەوە بەڵام کەسە مخلیص و دڵسۆزەکان ئەوەی کە لێرە باسی دەکات دەفەرمێت ئیبتیغاء مرضات الله ئەوەی کە تەنها و تەنها لە کاتی کردنی کارەکەدا بەس دەیانەوێ خوا لێیان ڕازی بێ بە نمونە سەدەقە خۆ ماڵ زیاد دەکا یان ناکا دەکا بە نمونە دەفعی بەڵا دەکا یان ناکا دەفعی بەڵاش دەکا لە کاتی سەدەقەکردندا ئەگەر تۆ نیەتت ئەوە بێ ماڵت بۆ زیاد بێ بەشێک لە پاداشتەکە دەڕوە ئەگەر بەڵێ نیەتت بۆ خوای بێت و ئەوە شت لە دڵیدا بێ پاداشتێکەر وەردەگری بەڵام چاوەڕێی ئەوەمە بە ماڵت زیادکە بەس بۆی خوا لێ ڕازی بێ و چاوەڕێی ئەوە بە نەخۆشیەکە چاک ببێتەوە هەر سەدەقەی دەکەی بۆی خوا لە قیامەتێ پاداشتەکەت داتەوە بێگومان ئەجرەکەی زۆرترە بۆیە خوا دەفەرمێت ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله هەر کەسێک ئەو کارە بکە ئەو کارانە ئەو سێشتانە بکە ئەو چرپەیە ئەو نهێنیە کە ئەمرکردنە بە خەڵکی بە خێرکردن و سەدەقەکردن ئامۆژگاریکردنی خەڵکە بە نهێنی و ئاشتەواییکردن و خەڵک چاککردنەوەیە بە نهێنی بەڵام ئیبتیغاء مرضات الله بۆ ئەوەی بێ خوا لێی ڕازی بێ فەسەوف خوا دەفەرمێت لەمە دوا پێی دەبەخشین پاداشتێکی زۆر گەورە پاشان خوا دەفەرمێت ومن یشاقق الرسول هەر کەسێک پێچەوانەی
فەرمانی ئەو پێغەمبەرە بجوڵێتەوە صلی الله عليه وسلم من بعد ما تبين له الهدى دوای ئەوەی کە بۆی ڕوون بۆتەوە ڕێگای ڕاست و ڕێگای دروست ئەوە یەک ومەی یشاقق الرسول هەر کەسێک مخالفە و سەرپێچی فەرمانی ئەو پێغەمبەرە بکات صلی الله عليه وسلم کە محەممەدە صلی الله عليه وسلم بەڵام کەی من بعد ما تبين له الهدى دوای ئەوەی کە ڕێگای ڕاستی بۆ ڕوون بوویەوە یعنی زانیاریشی هەبوو کە ئەمری پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە فەرمانی پێغەمبەرە بەڵام ئەو ئامادە نەبوو بە قسەی پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم پێچەوانەی ئەمری پێغەمبەر جوڵایەوە سەرپێچی ئەمری پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم ئەوە یەک ويتبع غير سبيل المؤمنين وبدواي ڕێبازی کەسانێک کەوت کە ئیماندار نین و مسلمان نین ويتبع غير سبيل المؤمنين بەدوای ڕێبازێکی جیاواز کەوت لە ڕێباز و ڕێگای ئیمانداران خواچی لێ دەکا خوا دەفرمێت نوەلیهی ما تەوەلا نوەلیهی یعنی ڕووی وەردەگێڕین بۆ ئەو ڕێباز و ئەو ڕێگای کە خۆی ویستوێتی کەوا گەورەترین سزایە ها گەورەترین عقوبەی خوا بۆ ئینسانی تاوانبار ئەوەیە کە گوناهت کرد خوای گەورە لەسەر گوناهەکەی بتێڵێتەوە ڕێگای تەوبەت پیشان نەدا ڕێگای هیدایەتت پیشان نەدا گەورەترین عقوبەی خوا بۆ کەسی تاوانبار ئەوەیە کە تاوانی کرد خوای گەورە ڕێی هیدایەتی پیشان نەدا ڕێی تەوبەکردنی پیشان نەدا خوا دەفەرمێت هەر کەسێک پێچەوانەی فەرمانی پێغەمبەر بجوڵێتەوە صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە ڕێگای ڕاستی بۆ ڕوون بووتەوە ئەوە یەک صفەتی دووەمی ويتبع غير سبيل المؤمنين وبدواي ڕێگایەکەوێ کە ڕێگایەکە ڕێگای مسلمانان و ئیمانداران نەبێ ڕێگایەکی جیاواز بێت لە ڕێگای ئیمانداران خوا دەفەرمێن نوەلیهی ئێمە ڕووی وەردەگێڕین و پشتی تێدەکەین و وازی لێ دەنین ما تەوەلا بۆ ئەو ڕێباز و ئەو ڕێگای کە خۆی ویستوێتی و خۆی هەڵیبژاردووە ئەوە عقوبەی یەکەم عقوبەی دووەمی چییە ونصله جهنم دەشی خەینە ناو دۆزەخەوە پڕەشی دەدەینە ناو دۆزەخ وەساعت مەسیرە خراپترین سەرنجامیش ئەوەیە کە ئینسان لە گوناهدا بمێنێتەوە ئەوە یەک وەخوای گەورە لە قیامەتدا بڕیاری فڕەدانە جەهەنەمت بۆ دەرکا خوا پەناماندا ومن يشاقق الرسول هەر کەسێک سەرپێچی فەرمانی ئەو پێغەمبەرە بکات صلی الله عليه وسلم من بعد ما تبين له الهدى دوای ئەوەی کە ڕوون بۆتەوە بۆی ڕێگای ڕاست ويتبع غير سبيل المؤمنين وبدواي ڕێگا و ڕێبازی کەسانێک بکەوێت کە ڕێگای ئیمانداران نیە ڕێگایەکە جیایە لە ڕێگای ئیمانداران نوەلیهی ما تەوەلا ئێمەش ڕووی وەردەگێڕین ما تەوەلا بۆ ئەو ڕێگا و ڕێبازەی کە خۆی هەڵیبژاردووە و خۆی ویستوێتی یعنی لەسەر ئەو نەهج و تاوان و خراپە و خراپەکاریەی کە ویستوێتی لەسەر ئەو خراپەکاریە دەیهێڵینەوە کەوە گەورەترین عقوبەیە پاشان ونصله جهنم کە مردیش دەیخەینە ئاگر وەساعت مەسیرە خراپترین سەرنجامیش ئاگرە پاشان خوا دەفەرمێت إن الله لا يغفر أن يشرك به خوای گەورە خۆش نابێ إن الله بێگومان خوا خۆش نابێ أن يشرك به بەوەی لەوەی کە کەسێک هاوبەش و شەریک بۆ خوا بڕیار بدە طبعا ئەوە لەلایەک هەڕەشەیە لە کەسێک کە بە بتپەرستی دەمرێ وایە لەلایەکیش مژدەیە بۆ کەسێک کە موحید و خوا بەیەکزان بێ إن الله لا يغفر أن يشرك به خوای گەورە خۆش نابێ أن يشرك به لەوەی کە ئینسان هاوبەش بۆ خوا بڕیاردا شتێک بکاتە شەریکی خوای گەورە و بەو حاڵەیەوە بمرێت و تەوبەی نەکە ئەوە یەک ويغفر وخۆش دەبێ ما دون ذلك لەو گوناهانەی کە گیان لە شیرک جیاوازن لە هاوبەش بڕیاردانان بەڵام بۆچێ لیمەن یەشاء بۆ کەسێک کە خۆی بیەوێ ئەو کەسەی کە شیرکی بڕیار دابێت و بە شیرکەوە مردبێ تەبەن هیچ مەجالی لێخۆشبوونی تێدا نییە و بۆ هەتایە و بەنەمری لە ئاگری دۆزەغدایە ئەو قسەی تێدا نییە وایە ئەلی ئەگەر کەسێک مشریک ببێت و تەوبەی کردبێ بێگومان شیرکیش بە تەوبە و پەشیمان بوونەوەی دەستڕێتەوە خوای گەورە لێی خۆش دەبێ ئەدی ئەو کەسەی گوناه دەکات و بە گوناهەوە دەمرێ ئەویش دوو زۆرە ناگاتان لێ بێت تەبەن کەسێک گوناهی کردووە و گوناهەکەشی بە حەڵاڵ زانیوە گوناهی کردووە بە گوناهیشی نەزانیوە تەوبەشی لێ نەکردووە
طبعا ئەو زۆرە کەسانەش هەمیشەین لە ئاگردا شمولی لێخۆشبوون ناکەن بە نمونەکە زینای کردووە بە حەڵاڵی زانیوە تۆبەشی نەکردووە قەتڵی کردووە بە حەڵاڵیشی زانیوە تۆبەشی نەکردووە دزی کردووە بە حەڵاڵیشی زانیوە بۆی کە بە حەڵاڵی زانیوە لە دین دەرچووە و حەقی خەڵکیشی کەوتۆتە سەرێ ئەو زۆرە کەسانەش بە هەمیشەیی لە ئاگردان بەس بۆ ئەو کەسانەی کە گوناهیان کردووە با گوناهەکەشیان گوناهی گەورە بێ بەڵام شیرک نەبێ بەس شیرک بڕیاردان نەبێ بۆ لای خوای گەورە لە قیامەتێ فەرمانەکەی بڕیارەکەی دەکەوێتە دەستی خوا دەتوانێت لێی خۆش بێ وایە دەتوانێت لێی خۆش بێ هەر سزای نەدا تەبەن چونکە کەس ناتوانێت خوای گەورە ناچارکە وایە وە خوای گەورە دیسان دەکرێت عقوبەیدا و سزایدا بەقەدەر گوناهەکەی دواتر لێی خۆش بێ وایە وەخوای گەورە دەتوانێت بۆ کەسێکیش کە زۆر تاوانبار بێ هەر چەندی بیەوێ لە ئاگردا بهێڵێتەوە خوای گەورە وەلحاصڵ بۆ خۆی خاوەنی بڕیارە سەبارەت بە کەسێک کە بە گوناهەوە دەمرێ بەڵام گوناهەکەی شیرک نییە بەس دووشت خوای گلای کردوونەتەوە یەکەمیان ئەوەی بە شیرکەوە دەمرێ و تەوبەی نەکردووە خوا قەراری داوە کە لێخۆشببوونی نییە کەسیش بۆی دروستنی داوای لێخۆشببوونیشی بۆ بکە وایە بۆ کەسێک کە گوناهی کردووە بەڵام گوناهەکەی بە حەڵاڵ نەزانیوە وازەحە بە گوناهەوە مردووە و مەجای تەوبەکردنیشی یعنی تەوبەشی نەکردووە ئەوە مەجای لێخۆشببوونی تێدایە و لە نەتیجەشدا مادام ئیماندار بوو بێ خوای گەورە هەر دەی خاتە بەهەشت بەڵام کەی دەیباتە بەهەشت خوا بۆ خۆی دەزانێ إن الله لا يغفر أن يشرك به خوای گەورە خۆش نابێ لەوەی کە بکرێتە هاوبەش و شەریک بۆی هیچ شتێک ئەوە یەک بەڵام وەیەغفر و خۆش دەبێ ما دوونە ذلكە لەو گوناهانەی کە جیاوازن لە شیرک لیمە یەشا بۆ کەسێک کە خۆی بێوێ ها لە سوورەتی زوبەردا خوای گەورە دەفەرمێت یا عیبادی الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أي ئەوانەی کە بەندەی منن هیچ کات لە ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بێ ئومێد مەبن چونکە بێگومان خوای گەورە لە گوناهاکان خۆش دەبێت و هەموو گوناهێکیش مەجای لێخۆشببوونی تێدایە جگە لە چی؟ جگە لە شیرک خوا بەو ئاەتە قەراری داوە لە شیرک خۆش نەبێ ئەو کەسەی تەوبەی نەکردووە غەیری شیرک ئینسان هەر گوناهی بۆیە ئەوە زۆر جێگای دڵخۆشیە کە وەکو لە حەدیثەکەش ئەوەی باسمان کرد تەبەن هێندێک گوناهانە تەوبەی تایبەتیان دەوێ ئەوەی کە شیرکە قەتڵە بوختان هەڵبەستنە سوێندی بە درۆیە ئەوانە بە هێندێک چاکەی بچووک و ئەوانە لەسەر ئینسان ناسڕێنەوە خوای گەورە جۆرێک لە سزای هەر بۆ ئەو کەسە داناوە بەڵام مادام ئیماندار بێ لە نەتیجەدا دەگونجێ خوای گەورە هەر لێی خۆش دەبێ ومن یشرک بالله هەر کەسێک هاوبەش بڕیاردا بۆ خوا فقد ضل ضلالا بعيدا بێگومان ئەو کەسە گومڕا بووە بە گومڕاییەکی زۆر دوور إن الله لا يغفر أن يشرك به بێگومان خوای گەورە خۆش نابێ لەوەی کە بکرێتە هاوبەش و شەریک بۆی هیچ شتێک وەیەغفر و خۆش دەبێ ما دوونە ذلكە لەو گوناهانەی کە کەمترن لە شیرک بڕیاردان بۆ خوا لیمە یەشا بۆ کەسێک کە خوا بیەوێ ومن يشرك بالله هەر کەسێک هاوبەش بڕیاردا بۆ خوا فقد ضل ضلالا بعيدا بێگومان ئەو کەسە گومڕا بووە بە گومڕاییەکی زۆر دوور لە ڕاستی بەڵام ئایا شیرک چییە؟ تەوان ها هەندێک کەس پێی وایە مشریک تەنها کەسێکە بتێکی لە پێش خۆیدانێ هەیکەلێکی لە بەرامبەریدا سوزدە ببە ئەو بتپەرستیە کاتی خۆی هەبووە تەمان لە سەردەمی پێغەمبەر لە دوورگەی عەرەبی و لە وڵاتی موسڵماناندا ئەو زۆرە بتپەرستیە هەر نەماوە ها بەڵام لە حەقیقەتدا هاوبەش بڕیاردان بۆ خوا زۆر مەجالەکەی لەوەی گەورەترە ئەتۆ هەر کەسێک بێنیە جێی خوای لە بەقسێکردن لە لێترسان لە خۆشەویستی لە ئومێد پێبوون لەوەی کە بە زەرەرگەێنەری بزانی بە قازانجگەێنەری بزانی پێ دووا بێ دەتوانێت شتت بۆ حەڵاڵکە شتت بۆ حرامکە یاسات بۆ دانێ شەریعەتت بۆ دانێ فەرمانت بەسەردا بکە شتت لێ قەدەغەکە هەر کەسێک لە ناخ و دڵی خۆیدا کەسێکی دیکەی لەو شتانە کە تایبەتن بەخوا خستە ڕێزی خوای گەورە ئەو کەسە بە مشریک حیسابە ها زۆر کەس هەیە ماڵ و سەروەت و سامانی لێ بۆ بەخوا بۆ معلوماتان کردوێتە شەریکی خوای گەورە ئەوەندەی کە خەمی ماڵ و سەروەت و سامان و کۆیلایەتی بۆ سەروەت و سامان دەکا ئەوەندە بۆ خوای نایکە
کەسی وا هەیە منسەب و دەسەڵاتی خۆی لێ بووە بەخوا، یعنی لە پێناوی دەسەڵات و مانەوەی خۆیدا لە دەسەڵاتدا هەرچی خوا پێی ناخۆشە دەیکا. سەدان کەس هەیە ئامادەیە ئەمری گەورەکەی و شەخصەکەی خۆی بەبێ سێ و دوو جێبەجێکە، بەڵام سەدان ئەمری خوای گەورەی بەلاوە زۆر ئاساییە کە بێ ئەمریان بکە. کەسێکی نزیک شتێکی لێ قەدەغە دەکا ئاسان بە قسەی دەکا، بەڵام ئاەتی بەسەردا دەخوێنیەوە حەدیثی بەسەردا دەخوێنیەوە جاری وایە بە قسەی فەرمودەی خوا و فەرمودەی پێغەمبەر ناکا صلی الله علیه وسلم. هێندێک جار ئینسان نەفسی خۆی لێ دەبێ بەخوا ئاگامان لێی بێ هەرچی بیخێ ڕیزی خوای گەورە لە بە قسێکردن و خۆشویستن و ئومێد پێبوون و لێترساندا هاوبەشی جۆرێک لە جۆرەکانی هاوبەشی بۆ خوای گەورە بڕیارداوە کە ئەو کاتەش ئینسان مەجالی لێخۆشبوون و وەک دەڵێ مەغفیرەتی خوای گەورەی بۆ خۆی لە قیامەتێ لەدەستداوە و هیچ ئومێدێکی نامێنێ. ئاەتی کە دەفەرمێت ئین یەدعون من دونه ئیلا ئیناثا. طبعا یەکێک لە تایبەت لە سیفەتەکانی بتپەرستەکانی مەکە چی بوو؟ ئەو بوو کە مینیان بەکەم دەزانی. مینەها کچ بە گچکەی زیندە بە چاڵیان دەکردن و ئافرەت پێیان وابوو تەنها ئالیەت و کەرستەیە کە بۆ خزمەتکردنی خۆیان هەمیشەکە ها خوا باسی دەکات کە کوڕیان دەبوو دڵیان دەگەوشایەوە و دڵیان خۆش دەبوو، کە کچیان دەبوو ڕوویان گرژ دەبوو، دموچاویان تێک دەنا و زۆر جار ئافرەت و ژنیان کوشتووە تەلاق داوە دووریان خستۆتەوە لە خۆیان بەس لەبەرەوەی کچی بووە کە بێەوەی بیر بکەنەوە لەوەی کە ئەگەر مینە خراپ بێ ئەو نێرینەیە لەکوێ پەیدا بووە، وایە ئەو نێرینەی کە دڵت پێخۆش بووە دایکەکەی چییە؟ خۆمینەیە. ئەگەر کچت نەبێ کوڕ لەکوێ پەیدا دەبێت؟ تەوان تەسەورەکەیان تەسەورێکی زۆر نەفامانە و جاهیلانە بوو. جا خوای گەورە بۆی ئەو تەسەورەیان بگۆڕێ، خوای گەورە پێیان دەڵێ ئێوە ڕقتان لە کچە، ڕقتان لە مینەیە، بەڵام ئەو بتانەی کە دەیان پەرستن ناوەکانیان ناوی مینانە. ئەی چۆن دەکرێت ڕقت لە مینەی بێت و بەڵام لە لایەکی دیکەش مینەی بکەی بە خوای خۆت نەعوذ بالله. لات عوزا مەنات ئەوانە بتی بتپەرستەکانی مەکە بوون، ئەوانە هەمویان لە زمانی عەرەبیدا پێیان دەوترێت مؤنەثی لەفظی. مؤنەثی لەفظی یعنی وشەکانیان ناوەکانیان لە ناوی مینەکان وەرگیراوە بە ناوی مینە ناودراون. ئەتۆ لە لایەک مینەی بکەی بەخوا و بیپەرستی، لە لایەکی دیکەش ڕقت لێ بێتەوە کە خۆت لە مینەی بووی و ئەوە مینەش هەر لە خۆت دەبێ. خوای گەورە زەمیان دەکات دەفەرمێت ئین یەدعون من دونه، ئەو ئینە بە معنای مایە، یعنی ما یەدعون من دونه ئیلا ئیناثا، یعنی ئەوان دەیپەرستن و بەندایەتی بۆ دەکەن جگە لە خوای گەورە ئیلا ئیناثا، خوایانێکی مینەن. وئین یەدعون و ئەوەی کە ئەوان دەیپەرستن و هاواری دەکەنێ ئیلا شەیطانە مەریدە، تەنها و تەنها شەیطانێکی مەرید یعنی یاخی و سەرکەش و دوورخراوەیە لە ڕەحمەتی خوای گەورە. واضحە؟ ئین یەدعون من دونه ئیلا ئیناثا، ئەوەی ئەوان دەیپەرستن و هاواری دەکەنێ و بەندایەتی بۆ دەکەن جگە لە خوای گەورە ئیلا ئیناثا، تەنها خوایانێکی مینەن. وئین یەدعون بەشێکیان مینەن، وئین یەدعون و ئەوەی دەیپەرستن ئیلا شەیطانە مەریدە، تەنها شەیطانێکن. شەیطان یعنی ئەو کەسەی لە ڕەحمەتی خوای گەورە دوور خراوەتەوە و مەریدیشە لە ئەمر و فەرمانی خوای پەروەردیگاریش دەرچوو. جا خوا دەفەرمێت لەعنەه الله، نەفرینی خوا لەو شەیطانە بێ کە ئێوە دەیپەرستن، لەو بتانە بێ کە ئێوە دەیپەرستن، لەو کەسە بێ کە لە ئەمری خوا دەرچووە و بەل لەعنەتی خوا کەوتووە. لەعنەه الله، نەفرینی خوا لەکێ بێ؟ لە شەیطان بێ کە ئێوە دەیپەرستن، لە شەیطان بێ کە چونکە ئەگەر داریش بپەرستی چێ پێت دەڵێ دارپەرستیەکەی بکە؟ هەر شەیطان. وایە ئەگەر ئینسان نەفسی خۆشی بپەرستێ هەر شەیطان پێی دەڵێ بپەرستە. ئەگەر مەلایکەتیش بپەرستی، چونکە مەلایکەت ناکرێ بیان پەرستی، وا هەر شەیطان پێت دەڵێ بیان پەرستە. پێغەمبەرێکیش بپەرستی، چونکە پێغەمبەریش ناکرێ بیپەرستی، وایە پێغەمبەری ئێمە چەندە گەورەیە، بەڵام ناکرێت بە قەتخوای لێی بترسەی خۆ، وایە ناکرێت بە قەتخوای خۆشت بوێ، وایە ناکرێت پێت وابێ چۆن خوا دەتوانێت قازانجت پێ بگەێنێ پێغەمبەریش دەتوانێت قازانجت پێ بگەێنێ، چۆن خوا دەتوانێت زەرەر لەسەر لادا پێت وابێ پێغەمبەریش دەتوانێت زەرەر لێدادا. ئەگەر پێت وابوو چێ ئەو هەستت بۆ دروست دەکات؟ شەیطان. چونکە لەکن شەیطانی فەرقی نییە. ئینسان بچێ سوزدە بۆ خودی ئیبلیسی ببەی هەر پێی لە دین دەردەچی، وایە بچی ئینسان بچێ سوزدە بۆ مێرولەیەکی و مێشولەیەکیش ببە، ئینسان هەر دەبێتە بتپەرست. بۆیە شەیطان ئامانجی ئەوەیە. جا زۆر کەس هەیە
شەیتان پێی نەوێراوە لەوەی کە وای لێ بکات داری بپەرستێ بەردی وایە بەردی بپەرستێ بسێ تاغوت و ستەمکارێکی بپەرستێ بەڵام زۆر کەسی وا لێ کردووە حقیقەتان داوێت لە ناو موسڵماناندا زۆر کەس هەیە بە ناوی خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیادەڕەوی دەکات وایە بەڵێ پێغەمبەرت خۆش دەوێت بەس دەکرێت وەکو خوای هاواریکەیە هەتۆ لێت دەقەومێت دروستە بڵێ یا ئەڵڵا چونکە خوا لە هەموو شوێنێکە دەتبینێ دەتبیستێ دەسەڵاتی بەسەرتاوە هەیە بەس دەکرێت بڵێ یا محەممەد فریامکەوە وایە دەکرێت نا زۆر کەس هەیە مەسەن نەخۆش دەکەوێت بەڵێ خوال لە هەموو شوێنێک و هەموو چرکەیەک دەتوانێت چارەسەرت کە بەس پێغەمبەر و دەسەڵاتی پێدراوە پێی نەدراوە ناکرێت ئەگەر بڵێ ئەی محەممەد ئەی پێغەمبەر چاکمکەوە نەخۆشەکەم چاکە تەوان لەو ڕێگایەوە زۆر کەس فێڵی لێکراوە دەچێتە سەر قەبرستانێکی تەوان قەبرستانەکە بەڵێ لە ئەسڵدا لەوانەیە پیاوێکی باش بوو بێ وایە لەوانەیە پیاوێکی چاکیش بوو بێ بەڵام لە ناو قەبریدا ئەو مردووە فەقیرە ئاگای لە تۆیە ئەگەر پچی دوعای بۆ بکەی لەوانەیە دوعای تۆ بۆی بە کەڵک بێنەگە خوا قبوڵیکە وایە بەس ئەو بە مردووی دەتوانێت بۆ تۆ دوعا بکە شەیتان وزاری وایوات لێ دەکا فڵان کەس لە من چاکترە بۆیە دەچێت ڕاستەوخۆ لە مردوەکەی دەپارێتەوە تەمەەن جیاوازە کابرا بڵێ خوا بۆ خاتری ئەو مردووی ئەوم بۆ بکە ئەوە ئەگەر گوناهیش بێ شیرێک نییە فەرقی هەیە بەس بڵێ خودی مردووەکە داوای لێ بکەی بڵێ چاکمکەوە عیلاجم کە نەخۆشەکەم دەتەمە دەستۆ ئەوە نەخۆشەکەم هێناکردەوە تا چاک نەبێتەوە بە چاکی نەمدەیەوە نایبەمەوە کە خەڵک وا دەڵێ وا دەکە دەستنە سەر قەبرستانان دەڵێن لە قەبرستانی داوێن دەژڵێ هەتا بۆم چانەکەیەوە بە ساغی نەبێ نامەوێتەوە تەمەن ئەوانە شیرکن وە شەیتانیش فەرمانت پێ دەکات بۆیە هەر جۆرە بتپەرستیەک ئەگەر خودی ئەو شتەش کە دەیپەرستین شەیتان نەبێ بە ئەمری شەیتان دەیپەرستی بۆیە خوای گەورە وا حسابی دەکات چونکە شەیتان پەرست یەزیدیمانەها لە دنیادا شەیتانی بەخوا دەزان و دەیپەرستن وایە غەیری ئەوانەی دیکەی کە بتی دەپەرستن ئەوەی دەیپەرستن بە چاکی دەزانن بەڵام لەبەرەوەی بە ئەمری شەیتانیە هەروەکو ئەوی وایە شەیتانت پەرست بێ لعنه الله بۆی خوا دەفەرمێن نەفرینی خوا لە شەیتان بێ کە بەندایەتی بۆ دەکەن و بەخسەی دەکەن وەقالە ئەلی شەیتان گوتی چی خوای گەورە کە لعنەتی لە شەیتان کرد خوای گەورە لە بەرامبەر لعنەت و بڕیاری خوای گەورەدا کۆمەڵێک وعدی داون کۆمەڵی سوێندی خواردون یەکەمیان دەڵێ لە ئەتەخیدەنە من عیبادیکە نەصیبا مەفروضە تی سوێند بێ بە تۆ ئەی خوایە هەڵدەبژێرم لە ناو بەندەکانی تۆدا دەیانکەم بە کۆیلە و بەندە و گوێڕایاڵی خۆم نەصیبا مەفروضە بەشێکی دیاریکراوە حاڵین لێ دوای ئەوەی کە خوای گەورە لعنەتی لە شەیتان کرد کە سوزدەی بۆ ئادەم نەبرد شەیتان کۆمەڵێک وعدی داون کۆمەڵێک قەراری داون لەگەڵ قەرارەکانیشیدا سوێندی خواردون هەتا پێی بکرێت سوێندەکانی جێبەجێ دەکا وقالە لە ئەتەخیدەنە گوتی شەیتان گوتی ئەوە قسەی شەیتانیە لە ئەتەخیدەنە عنی سوێند بەخوای گەورە دەگرم بە بەندەی خۆم بە کۆیلەی خۆم بە گوێڕایاڵی خۆم من عیبادیکە لە ناو بەندەکانی تۆدا ئەی خوایە نەصیبا مەفروضە بەشێکی دیاری کراوە یعنی بەشێک لە عەبدەکانی تۆ دەکەمە بەندە و کۆیلە و گوێڕایاڵی خۆم ئەوە یەک لە سوێندەکانی سوێندێکی دیکەی ئەوەیە وەلا ئوضلەنەهم سوێند بێ بە تۆ ئەی خوایە عەبدەکانت بەندەکانت گومڕاکەم و سەریان لێ بشێوێنم وازحە لە سوورەتی ساددا دەفەرمێت سوێند بێ گومڕایان کەم تەنها ئەو کەسانە نەبێت کە بەندەی مخلیس و دڵسۆزن بەندەی مخلیس کێیە ئەو کەسەیە کە لە عیبادەت و خواپەرستیدا جگە لە خوا لە خۆڕازیکردن هیچ زینەتێکی دیکەی نییە ئەوەی لە ئاەتی پێشووترتە ئیبتیغاء مەرضاتی اللهەکەمان باس کرد ئەوەی کە ئاوە خۆی بۆ یەکلا کردبێتەوە شەیتان هیچی پێ لەگەڵ ناکرێت شەیتان نەک هەر هیچی پێ لەگەڵ ناکرێت لێر نائومێت دەبێ وازشت لێ دێنێ وەختێک دەحەسەیەوە چونکە خەڵکی سێ بەشن ئاگاتان لێ بێ خەڵکێکەیە ئاوا گەیشتۆتە دەرەجەی ئیخلاس و دڵسۆزی بۆ خوا شەیتان زۆر خۆی تاقی کردوتەوە لەگەڵت هەر سەرکەوتونە بۆ لێت بێزار بۆ وازی لە هێناوی کە کەممان لەوانەگەی بینە و مەرتەبەیە وایە بەشێکی دیکەشیان بۆ خۆی بۆتە شەیتان هێندەی بە قسە شەیتانی کردووە شەیتانی جیشی پێنەماوە هیچیشی پێنەماوە تەواو لە خشتەی بردووە مستحقی ئاگر و جەهەنەمی کردووە شەیتان لەگەڵ ویش خەریک نییە بەشەکەی دیکەی ئێمەین بە زۆری خەڵکە مام ناوەندەکەیە کە شەیتان لەگەڵی خەریکە ئەو سوێندانە بۆچێن بۆ ئێمە نەبەڕاستی بۆیە سوێندێکی ئەوەیە وەلا ئوضلەنەهم سوێند بێ بە تۆ ئەی خوایە بەندەکانت بەشێک لە بەندەکانی تۆ گومڕاکەم ئەوە یەک سوێندی دوهەمی ئەوەیە وەلا ئومەنیەنەهم سوێند بێ بە تۆ ئەی خوایە فێری
هیوات و خۆزگە خواستن و شتی خەیاڵیان کەم و بە خەیاڵ و هیوات فریویان دەم و بیان خەڵەتێنم هیوات و فریودان زۆر جار زۆر کەسەیە هیچ ناکە بەڵام شەیتان قەناعەتی پێکردووە دەڵێ جاخوا ئەو فێڵی شەیتانێن خوا بەو هەموو ڕەحم و سۆز و میهرەبانی خۆیەوە تا فلان کەسە خراپە و فلان کەسە تاوانکارە و ئەو هەموو بتپەرست و کافرە هەبن چیشی بەوەی ئەمە سزادا زۆر جار بە ڕەحمی خوای ئینسان فریوی خواردووە دەڵێ خوا هێندە بە ڕەحمە ڕەحمەکەی زۆر زیاترە لەوەی پێویستی بەوە بێ کەسێکی وەکو منی زەعیف و لاواز سزادا هێندێک کەس بۆی فریویان خواردووە هێندێک کەسی دیکە بۆی دەڵێ زا من ئەوە نوێژە دەکەم لا إله إلا الله گوتووە بە لا إله إلا الله و بەو نوێژانەی کە کردو من ئەمن دەچمە بەهەشتێ خۆ خەڵکی دیکەیەنە لا إله إلا الله گوتووە و نە نوێژی دەکات و نە ئەوەی دەکات و نە ئەوەی دەکات وایە هێندێکی دیکە هەیە بەوەی خۆی فریودا دەڵێ خۆ ئەگەر گوناهیشم هەبن خۆ شەریکم بۆ خوا بڕیار نەداوە خۆ کوفرم نەکردووە خۆ قەتڵم نەکردووە هەندێک کەسی دیکە بەوەی خۆی دەخەڵەتێنێ و خۆی فریو دەدا هێندێکی دیکە جاری وایە دەڵ ئەگەر بسمە هێندە جەریئە هێندە نەترسە لە جەهەنەمێ جاری وایە دەڵێ خۆ ئەگەر بسمە جەهەنەمێش خۆ کافر نیم وەختێکی هەر دێمە دەرێ با تۆزێک هەر بسم جا قەیدی چیە با تۆزێک هەر ئەوە بەڕاستی ئیمان نەبوونە حەقیقەتدا بە جەهەنەم ئینسان ئەگەر ئیمانی بە ئاگر و بە جەهەنەم هەبێ غیرەتی نایەنێ بڵێ خوا یەک جاریشم جەهەنەمی پیشان دەها ئەگەر یەک جار جەهەنەمت پیشان بدرێ بەس بۆ تەماشاکردن و سیرکردن بۆ خۆی بەسێتی بۆ عقوبەدان بۆیە لە قەبر و گۆڕدا سزای کەسە بێباوەڕەکان چییە ئەوەی کە بەیانیان و ئێواران جەهەنەمیان پیشان دەدرێ خودی پیشاندانەکە و بینینەکە بەتەنێ سزایە وەکو چۆن بەهەشتیش تەوان بینینەکەی و سیرکردنەکەی بەتەنێ پاداشتا بۆیە هیوایەت و خۆزگە بە خۆ خەڵەتاندن بە هیوایەت و خۆزگە و هیچ نەکەی ئەوە فێڵی شەیتانێک کە لە زۆربەمان کراوە بە نیسبی وایە کە حەدیثی صحیح پێغمبەریشە پێغمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت کەسی ژیر ئەو کەسەیە هەمیشە سەرزەنشتی نفسی خۆی دەکا قەت لە خۆی رازی نییە ئیشیش بۆ دوای مرنێ دەکا ئەوە عاقڵە هەمیشە سەرزەنشتی نفسی خۆت دەکەی خۆت پێ باش نییە خۆت پێ چاک نییە هەمیشە هەوڵی چاکتر دەدەی و ئیشیش بۆ دوای مرنێ دەکەی هەرچی هەوڵتە بۆ دوای مرنەیە ئەدی والعاجز عاجز يعني دوور لێوە ینی کەم عاقڵ ئەوەی کوردبین چێیە کەسێکە من اتبع هەواه بە دوای ئارەزوەکانی خۆی دەکەوێت هەرچی حەزی لێبێت لە دنیا دەیکە وتمنى على الله الأماني خيوات وخۆزگەی گەورەشی بۆ خوای داناون خۆی بۆ ناوقەدی بەهەشتی داناوە بەڵام هیچ کارێکی ناکە لەو کارانێکی ئینسان پێ دەچێتە بەهەشتێ خۆی داناوە لە تەنیش پێغەمبەر دانیشێ صلی الله عليه وسلم بەڵام ڕێباز و ڕێگاکەی 180 پێچەوانەیە لە ڕێباز و ڕێگای پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆت داناوە لەگەڵ سەحابە و لەگەڵ پیاوچاکان بی بەڵام بۆ خۆت هەرچی سیفاتی باش و چاکە تێدانین یا هەوڵ نادەی چاکبی دەکرێت یعنی ئینسان کردار و سیفاتی وەکو فیرعونی بن بەڵام لە قیامەتە لەگەڵ موسایدا بێشتیا دەبێت کردار و ڕفتاری وەکو ئەبوو جەهلی بن بەڵام بیەوێ لە قیامەتە لەگەڵ پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لە سوورەتی ئەوەدا هەر سوورەتی فورقانە يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ليتني لم أتخذ فلانا خليلا أوي لقيامة وليدي كري مغيرة الله أعلم ك خريج ده بإيمان بينه بلام أبو جهل نايهله دل أجر ببيا برادري محمد وإيمان بمحمد بيني حتى هاي برادراتي من لسر حرام ده به إن جا نجنا بإيماني بيني ده بله بيشتاي من سكاتي بمحمد يبكي ئەو پیاوە لەبەر خاتری ڕازیکردنی ئەبوو جەهلی لە ئیمان هێنان بە پێغەمبەر پەشیمان دەبێتەوە لە قیامەتێک کە دەبینێ شوێنی پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئەو کەسانەی لەگەڵ پێغەمبەردانا لە ئەو پەڕی خۆشیدان و دڵخۆشن و کەیف خۆشن ئەو قسەی دەکا یا لەیتەنی اتەخەذت مع الرسول سەبیلا خۆزیا ئەمنیش لەگەڵ پێغەمبەردا ڕێگام گرتبایە یا لەیتەنی لەم ئەتەخذ فلانا خەلیلا خۆزیا فڵان کەسم نەکرد با بە برادەری خۆم قەستم ئێرێ لێرە برادەری چێبی ڕەفیقی چێبی وەکو چێبی لە قیامەتش بەتەکید لەگەڵ ئەو کەسەیدای ئەگەر ڕەفیقی دنیات برادەری دنیات سیفەتیان سیفەتی ئەهلی بەهەشتی بێ بێگومان لە قیامەتش لەگەڵ وانی سیفەتیان سیفەتی ئەهلی جەهەنەمی بن ئینسان لەگەڵ وانە بۆیە وعدێکی دیکەی شەیتان ئەوەیە وەلە ئومەنیەنەهم سوێن بەخوا بە خەیاڵ و بە هیوایەت و خۆزگە بەندەکانت فریو دەدەم بەس ناڵێ هەموو بەندەکان دەهاتی من عیبادیک بەشێک لە بەندەکان مەرزنی هەموو کەس فریو بخوا واضحە یەکێکی دیکەیان وەلە ئاموڕەنەهم بە دڵنیاییەوە فەرمانیشیان پێ دەکەم
زۆر فەرمانیان بەسەردا دەکەم بەسەر بەندەکانتدا ئەوانیش چ دەکەن کە فەرمانم پێکردن یان فەلەیوبەتیکن ئاذانە الأنعامی کونی دەکەن گوێی مەڕ و ماڵاتەکانیان ئەوە لە ناو بتپەرستەکاندا عادەت بوو کاتێک کە بنمونە داواکاریەکیان دەبوو لە خوای دەیانگوت خوای ئەگەر ئەو کارەمان بۆ بکەیت فلان وشترەمان فلان مەڕەمان فلان بزنەمان فلان مانگایەمان نیشانە کرد بۆی بۆ فلان بتەی بیکەین بە قوربانی حاڵی ئاژەڵیان نیشانە دەکردن هەر بە بچووکی قەدەغەیان دەکردن لەسەر خۆیان کەس بۆی نەبوو بیخوا ئیلا دەبوو ئەو ئاژەڵەی کە وەختی خۆی هات یا کە ئیشەکەیان بۆ کرا بۆ بتەکەی سەری ببڕن و بۆ بتەکەی بیکەنە قوربانی کە معلومیش ئەوە بتپەرستی ئینسان قوربانی بۆ غەیری خوای گەورە بکەی خوێن بۆ غەیری خوای گەورە بڕژی ئینسان پێی لە دین دەردەچێت بۆ دەفەرمێ نەهم بە دڵنیاییەوە فەرمانیشیان پێ دەکەم ئەمریشیان بەسەردا دەکەم تەمە زۆر کەسیشێ ئەمری شەیطانی و فەرمانی شەیطانی جێبەجێ دەکا وایە ئینسان درۆیە دەکا ئەمری شەیطانیە وایە غەیبەتی دەکەی ئەمری شەیطانی ئینسان دڵی خەڵکی دێشێنی بوختان سوێندی بە درۆ فەلەیوبەتیکن خوا دەفەرمێ ئەوانش کونی دەکەن یا دەیبڕن گوێی ئاژەڵەکانیان ئەو جار خوا دەفەرمێ وەلە ئاموڕەنەهم دیسان دەفەرمێ وە بە دڵنیاییەوە فەرمانیان پێ دەکەم ئەوانش چ دەکەن دیسان فەلەیوغەیڕن دەیگۆڕن خەلق الله ئەو شێوازەی کە خوای گەورە ئەوانی لەسەر دروست کردوون جا ئەو خەلق الله تەفسیری زۆرن طبعا هەندێک لە مفەسرین دەفەرمون خەلق الله لێرە یعنی دین الله ئاوا تەفسیری دەکەن یعنی فەرمانیان پێ دەکەم دەستکاری دینی خوای گەورە بکەن دینی خوای گەورە شریعەتی خوای گەورە زیادکەن یا کەم بکەن ئەوانش فەرمانەکەم جێبەجێ دەکەن بۆی گومڕا دەبن بەڵام تەفسیری ڕاستەقینەی ئاەتەکەی لە حەقیقەتدا ئەوەیە کە ئەو شێوازەی کە خوا تۆی لەسەر دروست کردووە شێوازەکەی خۆت بگۆڕی پێی ڕازی نەبی شێوازەکەت و ڕوخسارەکەت و جەستەکەت بکەیە جەستەیەکی دیکە کە ئەو خیلقەت و دروستکردنە نەبێت کە خوای گەورە ئەتۆی پێ دروست کردووی کە بەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکرێت شەرحی وابزانام حەدیثەکەشمان خوێندووە ئەوەی کە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لعن الله النامصات والمتنمصات خوای گەورە لعنەتی کردووە لەوانەی کە بنمونە برۆی هەڵدەکەن و برۆیان بۆ هەڵدەکەندرێ ئەوە جۆرێکە لە دەستکاریکردنی خیلقەت و شێوەی خۆت کە لعنەتی لێکراوە طبعا لە تەفسیری ئاەتەکەیدا مفەسرین هێناویانە والواصلة والمتوصلة ئەوانەی قژیان طبعا قژی پێیان پێی دەڵێن چی ئەوەی قژی زیاد لە خۆیان دەنێن باڕۆکە طبعا ئەوەی کە ئەوەی دەکەن کابرا قژی بۆ خۆی ڕەنگکردن جیاش حکمێکی دیکەیە بەس قژی کورتە بەڵام قژێکی طبعا 2 مەتری بەخۆیەوە خستووە وایە بەڵێ نانا ڕەنگکردنەکە زیناڵم حکمی ڕەنگکردنەکەی جیایە ئەگەر بەو ڕەنگانە بێ بەو شێوازانە بێ کە ئەو سنعاتە ئاجا ئەو پرس دانانە ئەوەی دای دەنێت و ئەوی بۆی دادەندرێت لعنەتی لێکراوە پاشان ئەو وەلواشیمە وەلمستەوشیم ئەوەی کە ئەوەی چی پێ دەڵێن تاتۆکردن ئەوەی تاتۆی دەکات و ئەوی بۆی کردوچیان ئەوەی بۆی دەکرێت ئەوەی دەیکا پاشان ئەوەی دانی تەوان شاژ دەکات مەبەستی تەنها و تەنها جوانکاریە ئەوجار دەفەرمی المغەیرات لخەلق الله ئەوانەی کە شێوەی خۆیان دەگۆڕن لەو شێوەی کە خوا لەسەری دروست کردوون کە هێندێک جار بەڕاستی هەتا بەکارهێنانی دا و دەرمان و شتیش لە سنووری خۆی بەدەر ئەوە مەوزوعێکی دیکەیە مەسەلەن چەندە گوناهبار دەبی و چەندە تاوانبار دەبی کە دەبیە هۆکاری ئەوەی کەسێک تووشی گوناهەکەی بەڵام ئەگەر دەستکاریکردنەکە بە شێوازێک بێت کەسایەتیەکەت بگۆڕێ گۆڕانکاری بەسەردا بهێندرێت کە زۆر کەس هەیە بەڕاستی وەرە بەبێ ئەو شتانە بیبینە کە بەبێ دەستکاریکردنی خۆی بیبینە و بە دەستکاری کراویش بیبینە نایناسیەوە یعنی وەگەوەی دوو کەسی جیاواز بن وەگەوەی دوو کەس بن وەکو یەک نەبن کە بەداخەوەش تەبەن ئەو جوانکاریە ئەگەر لە ماڵێ ڕێگە پێدراو بێت و حەڵاڵ بێت و دروست بێ لەکن مەحرەمەکانی خۆت و بۆ حەڵاڵی خۆت یاەندێک جار خێر بێت و سونەت بێ طبعا بۆ ئافرەتان بە تایبەتی بۆ چوونە دەر و بۆ گەڕان مطلقاً جایز نییە و دروست نییە بەڕاستی کە بەداخەوە ئەوەی کە ئێستا دەکرێت زۆر پێچەوانەیە لەگەڵ حەقیقەتەکەی جلێک دەکڕی بە نمونە لە بازاری
جلی ئەگەر جلی دەرێبێ دەبێ بگەڕی بە دوای جوان یان جلێک جوانیت بشارێتەوە لە حقیقەتدا دەبێ بگەڕی بە دوای جلێکدا جوانیت دەشارێتەوە ها بەڵام ئەگەر گەڕای بە دوای ئەوەیدا کامیان مۆدیلە و کامیان سەرنجڕاکێشترە و کامیان جوانترە و کامیان کەس نەیدیوە ها هەتا شێوەی لچککردنیش بەڕاستی ئاگاتان لێبی ینی زۆر جار شێوەی لچککردنەکەی بەڵێ حیجابی پرچت دیار نییە بەڵام لچک و شێوازەکەی جاری وایە هێندە سەرنجڕاکێشە لە خودی پرچەکەی وایە سەرنجڕاکێشترە زۆر جار محەجەبەیەکی بەرامبەر کە لەگەڵ سافرەیەکی وایە لچک بەسەرێکی لەگەڵ بێلسکێکی بەرامبەر کە و لە بەرامبەر پیاوێکی دایانێ خۆ حکمەتەکە ئەوەی ئافرەت لە بەرامبەر پیاویدا وازبە لەسەری تەبەن جوانیەکەی خۆی بشارێتەوە کامیان کاریگەری زۆرترە تەئسیرەکەی زۆرترە زۆر جار محەجەبەکە کاریگەریەکەی زۆرترە ئاگامان لێ بێ هەموو ئەو جۆرە دەستکاریکردانە بە جۆرێک لە جۆرەکان بەر ئاەتەکەی دەکەون بەڕاستی نەخشەکە نەخشەی شەیطانە بەڵام چەندە نیسپیە مەرزنی هەمویان گوناهەکەیان وەکو یەک بێت تەبان ئەوەی دیسان ئەوەی کە ئێستا هەیە ڕەگەز گۆڕینەوە هەر تەواو پێچەوانەیە پیا خۆی بک بە ژن و ژن خۆی بک بە لەوەش ئەوەتر جلوبەرێک تەوان جلوبەرگی تایبەت بە ئافرەتان پیا و لە بەریکا و ئی پیاوان ئافرەت لە بەریکەن شکل و سیما بە شکل و سیما نەزانی کێ پیا و کێژنە ئەو جۆرە دەستکاریکردانە هەموویان فەرمانی شەیطان و سوێندی شەیطانین و نەخشەی شەیطانین خوای گەورە بەناماندا جا دەفەرمێت فەلەیوغەیڕن خەلق الله گوناهەکەی کەمترە ئەو فەرێ ئەوانە نیسبین ڤیان خان ئەو دەستکاریکردانە ئەگەر بە شێوازێک بتکەنە کەسێکی دیکە بتکەنە کەسێکی دیکە وایە بێگومان تەبەن بەر ئاەتەکەی دەکەوێت بەڵامی دیکە نیسپیەتە چەندە گوناه بۆ زیاد بن بەهۆی ئەو دەستکاریکردنەی خۆت لەوانێ حرامیەتەکەشی هێرێن دەبێت فەلەیوغەیڕن خەلق الله ینی بە دڵنیاییەوە فەرمانیشیان پێ دەکەم بگۆڕن ئەو شێوە خیلقەت و دروستکردنەی کە خوا لەسەری دروست کردوون ومن یتخذ الشەیطان ئەو هەڕەشەی تەماشاکەن هەر کەسێک دوای چی دوای ئەو ئەمرانەها ئەگەر کەسێک ئەو ئەمرانەی شەیطانی جێبەجێ کرد بە جۆرێک تەبەن خۆی کردووە بە برادری شەیطانی شەیطانی کردووە بە برادری خۆی خواش دەفەرمێن ومن یتخذ الشەیطان وەلیەن هەر کەسێک شەیطان بکە بە سەرپەرشتیکار و دۆستی خۆی من دون الله لە جیاتی خوا فقد خەسیڕا بێگومان ئەو کەسە زەرەرمەند بووە بە خوسڕانن مبینە بە زەرەرمەندبوونێکی زۆر ڕوون و ئاشکر وازحە ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە وەلە ئوضیلەنەهم قسەی یەکەمی شەیطان سوێندی یەکەمی ئەوەی دەڵێ سوێند بێ بە تۆ ئەی خوایە گومڕیان بکەم سوێندی دووهەمی وەلە ئومەنیەنەهم سوێند بێ ئەی خوایە فێری ئەوەیان کەم بە خۆزگە و هیوایەت و خەیاڵات فریویان دەم و بیان خەڵەتێنم یعنی بەس خەیاڵکەن و ئیژ نەکەن ها بەس خەیاڵکەی بە خەیاڵ حەزت لە بەهەشتێ بێت و حەزت لە ڕەفیقاتی پیاوچاکان بێ بەڵام هەوڵی بۆ نەدەی ئەوە وەلە ئامڕەنەهم سوێند بێ بە تۆ ئەی خوایە فەرمانیان پێ بکەم هەمیشە فەرمان و ئەمر دەرکەم بۆیان فەلەیوبەتیکن ئاذانە الئەنعامی ئەوانش کونی کەن و نیشانەی کەن گوێی ئاژەڵەکانیان وەلە ئامڕەنەهم وە بە دڵنیایی و سوێند بێ بە تۆ فەرمانیان پێ بکەم ئەویش فەلەیوغەیڕن خەلق الله تا بگۆڕن ئەو شێواز و شێوەیەی کە خوا ئەوانی لەسەر دروست یەقیدی شەیطانە وەلیەن هەر کەسێک شەیطان بگرێ بە وەلی و دۆستی خۆی من دون الله لە جیاتی خوا فەقەد بێگومان بە دڵنیایی خەسیڕا زەرەرمەند بووە اینجا تەکیدیشی دەکاتەوە خوسڕانەن بە زەرەرمەندبوونێکی ڕوون و ئاشکرا جا شەیطان یەعیدوهم دەیان ترسێنێت و هەڕەشەیان لێ دەکا وەیمەنیهم فێری هیوات و خۆزگەشیان وەبەردەنێ بەڵام ئایا وەما یەعیدوهم الشەیطان شەیطان ناتوانێ هیچ بەڵێن و پەیمانێکیان پێ بدا ئیلا غوڕور تەنها توانای فریودان و خەڵەتاندنی هەیە ئەوە ئەگەر بنمونە کەسێک بە قسەی شەیطانی کرد شەیطان چی بۆ دەکا هەموو ئەو ئەمرانەی شەیطانت جێبەجێ کرد شەیطان لە سەڵاتی چی هەیە دەتوانێت